میوانێکمان لەگەڵ دەبێت مامۆستا کاردۆ ئاکۆ ڕاهێنەری نێودەوڵەتی و واجێگری سەرۆکیانی شەترەنجی خانزاد لە ستۆدیۆ لەگەڵمانە. مامۆستا کاردۆ بەیانیت باش و بەخێربەی پیرۆزبایی لە تۆ و لە تەواوی ئارەزومەندان و یاریزانانی شەترەنج دەکەین. بەخێر هاتیت. زۆر سپاس بۆ کەناری کوردستان بسوار بۆی لەم بۆنەدا بتوانین پیرۆزبایی خۆمان ئاراستەی هەموو شەترەنجزانان و شەترەنج دۆستان بکەین لە هەموو جیهان و بە تایبەتیش لە کوردستان. باشە. کا کاردۆ پێش هەموو شتێک هەر وەرزشەوانێک ئیتر ئەگەر شاخەوانە ماراسۆنەکات با بڵێن یاری تۆپی پێکا پێویستە وزەیەکی زۆری هەبێت و زۆر چالاک بێ ئەمە تەنیا وەرزشێکە ئەتوانین بڵێن هیچ پێویستی بە وزەیەکی هاوهانیە و عەزەڵات دروستکەیت و ئەمە مەخۆ ئەوە مەخۆ بۆ قورگە ئەوە باش نییە و هەناست باش نابێ و دیافراگت پڕەبێ لە خواردن ئەمە چۆنە ئەم وەرزشە ئەوەندە گرنگە کە چی لەگەڵەوەشە ئەم پابەندیانەی نییە. بەڵێ خۆی وەرزشی شەترەنج وەکو هەر وەرزشێکی تر کۆمەڵێک پابەندی خۆی هەیە. ڕاستە مەسەڵەن لەوانەیە زۆر زار خەڵک وا هەزر بکا بڵێ پێویست مەسەڵەن بە هەندێک وەرزشی تایبەت نییە لە ڕووی جەستەییەوە، بەڵام شەترەنج خۆی پێویستی بە وزەیەکی تایبەت هەیە. یەک لە بەتەڵ عالەمەکانی پێشتر ڤلادیمیر کرامنیک ئەڵێ چێس ئیز لایک ئە بەدی بڵدەر، یعنی وەکو کەمال ئەسام وایە چۆن کەمال ئەسام پێویستی بۆی هەیە هۆرمۆن بداتە دەستمی تەمرین بکە، شەترەنجیش پێویستی بە تەمرینی مێشک هەیە. یعنی دەبێت و دایمەن مێشکت و چالاک بێ بۆی لە ڕووی هیزریە بتوانانی یارێکە بە باشی بڕێوە ببەی. هەندێک تایبەتمەندی تریشی هەیە، مەسەڵەن پێویستە تۆ لە ڕووی جەستەییشەوە ئەو یاریزانە مەسەڵەن ئامادە بێ، خاستە لە ڕووی دەرونیەوە. دەرونی زۆر میهمە، مەسەڵەن یاریزان ئەگەر بچێتە هەر پاڵەوانێتێک ئەگەر لە ڕووی دەرونیەوە ئامادە نەکرێت زۆر ئاسیشی زۆر باشە، بەڵامی ئاسی باشە بەڵام ناتوانێت ئەنجامی باش بەدەست بێنێ. بۆیە شەترەنجیش کۆمەڵک تایبەتمەندی خۆی هەیە وەکو باسمان کرد. مەسەڵەن هەندێک خواردنی تایبەت هەیە لە کاتی پاڵەوانێتەکانە پێویستە مەسەڵەن ڕاهێنەر بە یاریزانەکانی بڵێ و مەسەڵەن یەک لە بابەتەکانی کە خەو زۆر مهمە، مەسەڵەن ئەگەر تۆ بەیانی یاریت هەبوو لە هەر پاڵەوانێتێک پێویستە خەوت زۆر باش بێ و خۆراکی باشیش، مەسەڵەن هەندێک خۆراکی تایبەت هەیە کە تایبەتە بە مێشک، مەسەڵەن هەندێک شتی زیاد نابێت لە حەد بخۆی، ئەوانە هەمووی ڕاهێنەر پێش پاڵەوانێتی ئەم بابەتانە دەدا بە یاریزانەکانی. باشە مامۆستا کاردۆ هەندێک شت هەیە ئێمە تەنیا گوێمان لێ بووە، ڕەنگە وەڵامەکەی لای ئێوە بێت بینەرانیش بەشێکیان بۆچی بە شەترەنج دەگوترێت یاری پادشاکان؟ بەڵێ ئەمە خۆی مێژوشی زۆر کۆنی هەیە، بۆ زانیاری بەڕێستان شەترەنج مێژوشی کۆنی هەیە، ینی زۆر سەرچاو هەیە باسی دەکاتر، یانی لە هەموو ینی زۆر کۆنا. پاشایەکان وەختی خۆی لە هەتایەک لەو مێژوی شەترەنج دەچێتەوە دروست بووە، پێیەک لە پاشایەکان نەخۆش دەبێ و دواتر یەک لە یەکیشیان پێشنیاری ئەوەی بۆ دەکا شەترەنج بکە و خۆی پێوە خەریب بکە. یەک لە سیناریۆیەکانی تر هەیە، مەسەڵەن دەڵێ باسی گرنگی مەسەڵەن یاری شەترەنج دەکات، دەڵێ پاشایەک نەخۆش دەکەوێت هیچ کەسێک چارەسەری بۆ ناکرێت، دواتر یەکێک دێت چارەسەری بۆ دەکا و دەڵێ من پاداشتێکی زۆر گەورەت دەکەم، هەرچیت پێویست بێ من دەیکەم. ئەوش دەڵێ من هیچ پاداشتێکم نایە، تەنها یاریەکێ پێ دەڵێن شەترەنج، دەڵێ بە جۆرەی بۆردی شەترەنج لە خانەی یەکەم درکە گەنمێکم بدەیە، لە پاشەی هەر خانەیەک و بیکە دوو ئەوەندە، مەسەڵەن لە خانەی دووەم دەبێتە دو چوار دو ئەمانە هەمووی کۆکەوە. پاشاکە دیارە ئەو کاتی نەیزانێت وسێتی باشە بیدەنێ. یەکێ لە ڕایۆشکارەکانی مەسەڵەن کە حسابی دەکات، دەڵێ خۆ پاشە ئەگەر ئێمە ئازوقی هەموو وڵاتەکەی بۆ حسابکەی خۆ ناگا بەوەی کە ئەو داوای کردووە. جاوە دەسەلمێنێکە مەسەڵەن شەترەنج یارێکی زۆر بەهێز ئێستا لە کە عەلم تەتەووری کردووە، مەسەڵەن کۆمپیوتەر وازانم ئەو ژمارە دەکاتە توانی 64 بەسە ڕقمێک توانی 6 بەسەرەوە، ینی ڕقمێکی زۆر خەیاڵیە، ینی ئەوەندە درکە گەنمە دەیە بداتێ. ئەجا ئەمە لەو بابەتەوە سەرچاوی گرتووە و ئەوەش زۆر سەرچاوی تریشەیە باسی مێژوەکانی دەکەن، بەڵام زۆربەی پاشا و ڕئیسی وڵاتەکان و ئەوانەی قائیدی عسکەریش ئەم یاریان کردو، بۆیە پێدەوترە لوعبەة الأمراء والملوك، واتە ئەوانەی کە ئەمیر بوون و ئەوانەی کە پاشاش بوون. باشە کا کاردۆ پرسیارێک زۆر بۆ بن حەزمە کرد هاکار پرسیارەکەی کا بووی کە من خێرا و پرسیارە بگەڕێنەوە هەنگاوێک بیکەمەوە. وتت باسیوت کرد ڕاهێنەرەکان بە هەندێک لە یاریزانەکان ئەڵێن فڵان خواردن مەخۆ یا بخۆ، چییە ئەو خواردنەکە بیخوا کامەیەکە نەیخوا، بۆچی کاریگەری چییە بێت؟ مەسەڵەن زۆر جار هەیە لە کاتی یاریکردن مەسەڵەن هەندێک خواردنی زۆر چەور هەیە کە بیخۆی، مەسەڵەن خواردنی زۆر چەوری بیخۆی، مەسەڵەن تەئسیرێکی زۆر لێکە تووشی مەسەڵەن مەعیدە هیلاکە بێت تووشی خەوە بی، کە تووشی خەو بیت مەسەڵەن توی مەسەڵەن ئەڵێ ئەبێت 3 ساعت دوای 2 ساعت 3 ساعت زووتر ئەبێ نان خوارد بێت. مەسەڵەن تۆی ئێوارە ساعت 6 یاریت هەیە، مەسەڵەن ناکرێت تۆ ساعت 4 و 5 نان بخۆی، مەسەڵەن نانی نیوەڕۆ بخەیتە 4 و 5، یا مەسەڵەن خواردنێکی زۆر چەور بخۆی تەئسیر لە مەعیدەت کە مێشکت پێویستی ئەو کاتە چێ خوێن بۆ مەعیدە ئەنێرێ،
حسن من ئەو بابەتە من دکتۆر نیم بەڵام وەکو خبرەی خۆم مەسەلەن باسێکم کە ڕاهێنەرم مەسەلەن کە تو خواردنێکی زۆر چاور بخۆی معدە پێویستی بە خوێنێکی ئیزافیە مێشک خوێنی بۆ ئەنێرە بۆی هەزمی بکە تووشی خەواڵ و ئەوی لە کاتی یاری تاسی لە تەرکیز دەکە ئەوە یەک لە مشکلەکانە. مامۆستا کاردۆ ئاستی یاریزانە کوردەکان ئێستا لە یاری شەترەنج چۆنە؟ ئایا یاریزانە کوردەکان دەتوانن ڕکابەری یاریزانانی خواروی عراق یاریزانانی وڵاتانی دەوروبەر بکەن چۆنە بەگشتی؟ بڵێ ئەوە پرسیارێکی زۆر باشە. من خۆمەکو جێگیری سەرۆکی یانەی شەترەنجی خانزاد کە یانەیەکی تایبەتە بە خۆشحاڵیەوە لەسەر هەموو کوردستان تەنها تاکەیانەیە کە لە شاری هەولێر و تایبەتە بە شەترەنج. ئێمە باسی نەتایجەکانی پارەکە بکەم لەسەر ئاستی عراق. ئێمە لە 6 پاڵەوانەتی بەشداریمان کردووەکو فراقی لە پاڵەوانەتی متەقدمینەوەی کە پێشکەوتوانی پێدەگوتری ئەمە پلەی سێم مکەڕەرمان بەدەستێنە لە 20 ساڵان پلەی دووەممان بەدەستێنە لە 16 ساڵان پلەی یەکەممان بەدەستێنە و لە کچانیش پلەی دووەممان بەدەستێنە. ئەوە هەمووی وەکو فراقی و لە بتوڵەی زۆری کوردستان یاریزانێکمان وەکو تاک یەکەمی هێنا لە بتوڵەی زۆری کوردستان. بۆ ئەم ساڵیش لە 2023 دوو چالاکیمان بەشداری کرد لە بتوڵەی ئەندی 10 ساڵان و لە بتوڵەی ئەندی 14 ساڵە خۆشبەختانە لەسەر عراق لە 14 ساڵان یەکەم بووین و لە 10 ساڵانش دووەم بووین. ئێستا لە مانگی هەشت تقریبا 10 ڕۆژی دیکە دوو پاڵەوانەتی ترمانەیە ئەوانیش هەر فراقین فراقەکانیش مەسەلەن ئەندەر 16 و ئەندەر 20 هیوادارم لێش ئەنجامی باش بەدەزەوە. ئەم نەتیجانەی کە باسیەکەم لەسەر ئاستی عراقە بۆ ماوەی 6 ساڵە باشترین یانەی تەخەسوسی دەرەچین لەسەر هەموو عراق بۆ ماوەی 6 ساڵە و باشترین یەکێکین لە سێ باشترین یانەکانی سەر ئاستی وڵاتانی عەرەبی. ئەمە هەمووی بە شایەدی سەرۆکی شەترەنجی عراق کە خۆی سەرۆکی شەترەنجی ئاسیاشە. باشە کاک کاردۆ ئەوەی کە دایمە بۆ من گرنگە لە هەر پاڵەوانێتیە بێ فستیڤاڵێ بێت کە بە گروپ بەشداری بن حەزەکەم دایمە بزانم ڕێژەی بەشداری ئافرەتان لەم کایەی کە ئەکرێتی تر هەر بابەتێک بێت فستیڤاڵە وەرزشە بزانم ڕێژەی بەشداری ئافرەتانمان چەندێکە خەڵک ڕوئەکاتە ئەم وەرزشە لە ئافرەتان گرنگی پێ ئەدەن یاخودنە چیتان کردو ئەگەر گرنگیان پێنەداوە چۆن هەوڵەدەن کە؟ بەڵێ پرسیارێکی زۆر باشە. ئێمە خۆمانەکو یانەی شەترەنجی خانزاد ئەم بابەتە زۆر بیرمان لێ کردوەوە لەخوا بەزار بێ ئێستا ئێمە لە فیعاتی عمری لە قاعیدە مەسەن لە مناڵی بچووک ڕێژێکی زۆر باشی یاریزانی کچمان هەیە. مەسەن ئەمەش خۆی لە خۆیدا شتێکی زۆر باشە لەبەرەوەی ئێمە وەرزش تەنها دیاری نەکراوە تەنها بۆ پیاو بێت خۆی ئافرەتیش لە هەموو وەرزشێکدا بەشداری دەکات هەتا ئەو یاریانەی کە زۆر قورسشن. بەڵام شەترەنج ئێمە خۆشبەختانە لە بیداەتی وەرگرتنی دەستەی کارژێڕی بیرمان لەو بابەتە کردەوە کە زۆرترین ڕێژەی کچ و ڕۆژەی ئافرەت دروست بکەین. لە ئێستادا لایەنەکەمان لەخوا بە زەبرە زیاتر لە سەروی 20 یاریزانی کچمان هەیە هەمووی لە ئاستی بەرز مەسەن هەر لە تەمەنی مەسەن 8 ساڵیەوە 6 ساڵانی عراق ساڵی ئێمە یەکەم بووین لەسەر عراق لە تەمەنی 6 ساڵی لە 8 ساڵان دووەمی عراق بووین. باشم کردم لە 10 ساڵان دووەم بووین لە 14 ساڵانی یەکەم بووین. یعنی ئەمانە هەمووی دەستکەوتی زۆر باشن و ئێمە کارمان لەسەر کردووە بۆی لە ئایندەدا بتوانین ململانەی نێودەوڵەتی و ململانەی جیهانیش بکەین ئینشاءالله. بەڵام ئەمە پێویستی بە دەعم و بە شەونخوونی و هیلاکی دەبێت. مامۆستا کاردۆ زۆرێک لە بینەرانیان لە دایک و باوکان ڕەنگە حەز بکەن منداڵەکان لەبری ئەوەی بە شتێکی دیکە سەرقاڵ بێ بە یاری شەترەنج سەرقاڵ بێ ئەمە هەم بۆ خوێندنیان سوودی هەیە هەم بۆ مێشکیان سوودی هەیە هەم تیشتری بیر دەکەنەوە بە سەلیقەتر دەبن هەموو ئەمانە دەگرێتەوە. ئێوە لە یانی شەترەنجی خانزاد خولتان هەیە ئەکادمیاتان هەیە؟ دەستخۆش پرسیارێکی زۆر باشە. ئێمە خۆی یەکێک لەو ئەهدافانەی کە هەمانە بمانەوە شەترەنج ببینە ئاستێکی زۆر باش و بچێتە هەموو ماڵەی ئەوەیە کە مناڵان لە ئەلکترۆنیک دیڤایس دروست بکەن دوور بکەونەوە. ئەلکترۆنیک دیڤایس بەڕاستی ئێمە خۆمان دەزانین ئێستێک لە نەخۆشیە هەرە کوشندەکانی منداڵانە بەڕاستی منداڵ گیرۆدەی بووە بە هیچ شێوەی ناتوانین لێی دووری بخەیتەوە. شەترەنجێک لەو بابەتانەی مەسەلەن دەتوانێت منداڵ لە ئەلکترۆنیک دیڤایس دوور بخاتەوە. ئێمە وەکو یانەی شەترەنجی خانزاد ساڵانە خولی هاوینەمانەیە بۆ ئەم ساڵ خۆشبەختانە خولی یەکەممان دەست پێ کرد لە مانگی 6 زیاتر لە 85 یاریزانی منداڵ بەشداریان کرد و تەواو بوون و شادەشیان گرستە بەشێک لەو یاریزانانە بەردەوام لە خولی بەهێزکردن و لە پاشەوە ئێستا لە خولی دووەم ئێستا حالیان وا بەردەوامین لە خولی دووەم ئەوش زیاتر نزیکەی لە 80 بەشدار بوو بەشداریان کردو. ئەمەش جێگای خۆشحاڵیە کە ژمارەیەکی زۆرە لە چاو ساڵانی تر. ئەمە ئەوە دەگەینە مەسەلەن دایک و باوکان و مەسەلەن فامیلیەکانی منداڵەکان ئاستی هۆشیاریان بەرزتر بووە بۆی چونکە چەند منداڵ بەرەو ئەم وەرزش و ئەم یاریانجا شەرت نییە شەترەنج بێ هەر بابەتێکی تر کە دووری بخاتەوە لە ئەلکترۆنیک دیڤایس شتێکی زۆر باشە. بەڵام شەترەنج یەکێکە لەوانەی کە
ئەگەر متالەکە توانێت جیرۆدەشی بێ ئیسفادەی لێ دەکات ینی سوودی دەبێ هەتا بۆ زیرەکی و بۆ قۆناغی زیرەکی بۆ قوتابخانەکانیش بڵێ. باشە هەکار باو پرسیارە لە مامۆستا کاردۆ بکەین لەبەرەوەی کە دەرفەتە لێرەیە و ڕۆژی ئێوەیە با هەنێ لە تایبەتمەندەکانتان بزانین ئەڵێ ئەوەی کە شەترەنجەکات لەگەڵیان بکەویتە مناقەشەکردن و قسەکردنەوە وەکو تۆ خێرا وەڵام ناداتەوە سەبری ئەو زۆر زیاترە تووشی ئەوە دەکتۆش فێری ئەوە ئاکات کە ئارام بگری چونکە لە شەترەنجڵە دەست بۆ مۆرە بەری جوڵەیە وایە تایبەتمەندیەکانی یاری شەترەنجیە ئێوە لە ئێمە زیاتر ئارامگرترن بە سەبرترن ئەیتر بیر ئەکەنەوە لە هەموو شتێکە تەنانەت کارەگەر لەسەر ڕۆژانی کاری ڕۆژانەتانە بێ وردبینترە بن زوو بڕیار نادەن لە شتەکان با لەم ڕۆژێکە ڕۆژی خۆتانە توزە باسی خۆتانمان بڵێ ئەم پرسیارێکی زۆر باشە خۆی ئەوانەی کە یاری شەترەنجەکەن مەسەڵەوەی بە تەعەمق ئەچنە ناهێ بەڕستان کە یاریزانی باشە مەسەڵەن ئاسی پێشەوە فعلەن زۆر ئارامن لە بڕیاردان فعلەن عەجەلە ناکەن لەبەرەوەی دایمەن حسابی تەرکیز و بیرکردنەوە ئەکەن مەسەڵەن تەرکیزیشان زۆر باشە مەسەڵەن کە ئەسنە شوێنێ مەسەڵەن لەوانەیە خەڵکێکی ئاسایی تەرکیزی هەندێک بابەت نەکە بەڵام ئەو یەکسەر ئەیبینێ ئەڵێ فڵان شت بووە بۆ فڵان ئەو بۆ ئەو هاو ینی لەلایەن لە ڕووی تەرکیز و ئەوانەوە زۆر فەرقانەیە ئەو بە چەند ساڵێک پێش ئێستا چەند برادێکی خۆمان هینی کرد و تێستێکی کرد بوو یاریزانی شەترەنج ئەسڵەن حادسەی سیارەشان نەکردووە لەبەرەوەی لە ڕووی تەرکیزەوە باشن مەسەڵەن سەیری هەموو لایەکان دەکەنەوەوانە هەتا لە شۆفێریشدا تووشی حادسەی سیارە نابن ئامارێکی زۆر باش ئەمە لە تایبەتمەندیە باشەکانەوە و دائیمەنیش کەسانی زیرەکن یعنی خۆی ئێستا من لەوانەیە ئەوە پرسیاریەوەتان نەم نەگەم خۆم دەرسی کۆلێژی ئەندازیاری بەش شارستانیم یعنی ساڵی 2003-2004 تەخەڕوزم کردو ئەوانەی کە لە ناو شەترەنج زۆربەی لە شەهادەی ئەکادمیش باشن مەسەڵەن یاریزانمان هەیە لە ئاسی شەترەنج زۆر بەرزە و بۆردی هەیە لە جەراحی باتنی لە تۆپ مەسەڵەن لە دکتۆری يعني ئەمانە هەمووی چکە خۆی شەترەنج یاریەکەی تەعامل لەگەڵ ساینسی بکەین هەکارکەی دەست پێ بکەین شتێکی لێ زانم باش منی چی لێ نازانم لەسەر ئەم وێنەیە ئەمە بۆ هەوادارانی ڕۆناڵدۆ و بۆ هەوادارانی مێسی ساڵێک لەمەوبەر ئەمە وەکو ڕیکلامی کۆمپانیایەک ینی مارکەتی جیهانی بڵاو بووە ئەمە وێنەی ڕۆناڵدۆ و مێسیە لەسەر جانتایەک مارکەیەکی جیهانی زۆر بەناوبانگە پێم خۆشە شیکردنەوەم بۆ بدەیت لەسەر جوڵەکانی مێسی ڕۆناڵدۆ وەک دیارەکە ڕۆناڵدۆ بە داشی سپی مێسی بە داشی ڕەش یاری دەکات سیر دەکەین پاشا و وەزیری مێسی هاتۆتە پێش بەڵام هی ڕۆناڵدۆ تۆزێک لە دواترە دەتوانانی خۆێنەوە بۆ ئەم جوڵانە بکەیت بەڵێ ئەمە خۆی مەبەستیان چیە بەڵێ ئەمە خۆی لە یاریەکی بینی دوو یاریزانی بەهێزی شەترەنج و ئەم وێنەیە وەرگیرە ئەم وەقفیانی ئەو پۆزیشنە لە بینی یاریزانی بەتەڵی عالەم ماگنەس کارلسن ئەو کە ئێستا بەداخۆ ئێستا بەتەڵی عالەم نییە خۆی اعتزالی کرد مەسەڵەن یاری نەکردیتر لەگەڵ هیکارۆ ناکامورە خۆی لە ئەسڵدا یابانیە بەڵام ئێستا جنسی ئەمریکی هەیە ئەم پۆزیشنە ئەم یاریە بە تعادل کۆتایی هات ینی بە یەکسان بوون پۆزیشنەکە سپی کالسنە بەڵام هیکارۆ ناکامورە ڕەشە نازانم ئەگەر بە هەڵەوە نەمگوت پێوەزانام چند سپیەکیان ڕەشە دواتر ئینشاڵڵا تاکید بکەنەوە بەڵام دەزانم خۆی بینی کالسن و ناکامۆڕە بۆ بەڵام یاریەکە بە یەکسان بوو کۆتایی هات ئەمە ئەوە ئەگەینێ مەسەلەن شەترەنج بەسەر یاریەکی بەرەو بە جیهانیبوونی زیاتر دەڕوات بۆیە مەسەلەن ئەو کۆمپانیاش بیری لەو بابەتە کردوێتەوە کە دوو ئەستێرەی تۆپی پێبێنێ مەسەلەن بۆردەشی شەترەنج لە پێشیاندانێ و یاریەکەش لە دوو یاریزانی جیهانی وەربگیرێ مەسەلەن کە بوتم هیکارۆ ناکامۆڕە و ماگنەس کارلسن بۆیە ئینشاڵڵا ئەمە ئومێد دەخوازیین مەسەلەن لە ئایندا و لە وڵاتی خۆشمان مەسەلەن زیاتر مەسەلەن بەرەو پێش بچێ و خەڵکێکی زیاتر ئاشناوی بێت چکە بەڕاستی سوودێکی بێجگە لەوەی کە یاریە وەرزش سوودێکی زۆر باشیە بۆ تاکی کۆمەڵگای ئێمە حتا لە ڕووی زۆر بابەتەوە مەسەلەن ئەگەر لێرە لەوانێت دەرفەت نەبێن باسکەم لەوانێت زیاتر لە 25 خاڵ هەیە کە یاریزانی شەترەنج فەرقی هەیە لەگەڵ یاریزان بۆ نمونە یەکیشان بە ئەویان باسکەمەوە خاڵە ئێمە دەزانین بە هەموو مرۆڤێک لای چەپی و لای ڕاستی مێشکی هەیە ئیش دەکات تاکە شت لە یاریزانی شەترەنجە کە هەردوو لای مێشکی ئیش دەکات لای چەپی و لە لای ڕاستیش کەواتە شتێکی هەر لە سەرەتا باسیەوە کردم تایبەتمەندی خۆتانەوە جیاوازترێکن کاکاردۆ باسیەوەت کرد لە عینی کاتە هەردوو لای مێشکی ئیشەکات هەندێک کەسەیە بۆ خۆی بە تەنیا دانیشە خۆی بۆ خۆی شەترەنجەکات ئەوە چەندە ئەتوانێت توانای پێ ببەخشێت و چۆنە لە یاریەکەیە کەسێک بتوانێت خۆی ڕەنگە زۆر وەرزشی دیکە هەیە وەرزشە بە تایبەتی وەرزشە جەنگیەکان کەسەکە خودی خۆی بە تەنیا تەمرینەکات و با بڵێن ڕاهێنانەکات لەمەیە خۆی بۆ خۆی یاری ئەکات بەڵێ لەبەرەوەی شەترەنج مەسەلەن ئێستا سەرچاوەیەکی مەزمونات کۆمەڵی سەرچاوی مەسەلەن جیهانی ئەنجا ئەمە لە ڕووی
سوشال میدیاوە یان لە ڕۆی مەسەلەن کتابی PDF ئەلکترۆنیان ئەو پەرتوکانەی کە پێشتر مەسەلەن چاپکراون و هەروە چەند بەرنامەیەکی ئینجین مەسەلەن ئەوەی چۆن ئێستا مەسەلەن پرۆگرامی تایبەت بە زۆر بابەت هەیە بەڵام پرۆگرامی تایبەت بە شەترەنجێ مەسەلەن ستۆکفیش و فریدز 16 و فریدز 18 و ئەمانە هەمووی بەرنامجن تەطویری پێکراوە بۆ یاریزان مەسەلەن یاریزان ئەگە بێ خۆی مەسەلەن خۆی پێش بخە لەوانەیە تا ئاستێک مەسەلەن زەحمەت بێ لەبەرەوەی هەر پێویستیت بە ڕاهێنەر دەبێ لەبەرەوەی لەوانەیە ئەو سەرچاوانەی لەبەردەست بێ نەزانێت چۆن بەکاری بێنێ بەکارهێنانیشی لەوانەیە زۆر ئیسفادە پێویستیشی پاشەوەی کە ڕاهێنانەکانیش تەواو کرد پێویستی بەوە دەبێ کە لە پاڵەوانێتەکانە بەشداری بکە بۆی ئاسی زیاتر بەرەو پێش بچێ بەڵام لەگەڵ خۆت دەتوانیت چۆن یاری بکە لەگەڵ خۆت ناتوانانی یاری بکەی مەسەلەن تۆ بۆ هەردوو بۆ جیاتێک یاریکە تەنها بۆ مەسەلەی دراستکردن چۆن مەسەلەن بتوێ خۆت ئامادەکەی بۆ پاڵەوانێت یەک هەندێک سەرچاوە لە پێش خۆت دادەنێ وەکو باسم کرد و ئینجین و یان کتاب و ئەم بابەتانە دراسەتی ئیفتتاح هەیە مەسەلەن دەستپێکی یاری دراسەتی میدل گەیم هەیە دراسەتی ئەند گەیم هەیە ئەمانە کۆمەڵێک ڕوولی هەیە مەسەلەن یعنی پێویستە تۆ ئەو ڕوڵانە وەکو ناوی خۆت بزانی هەتا بتوانین لە پاڵەوانەتەکانە کە یاریش بکەی یاریەکە بە ئاستێکی بەرز ئەنجام بدەیت بتوانین نەتیجەی باش بدەست کاکاردۆ یەک پرسیارم هەیە زۆر بە کورتی و توکا بێ کۆتایی پێبێنین ئەو کەسانی کە لە کوردستان یاریزانن تا ئێستا لە چ جۆرە با بڵێن فستیڤاڵێک یاخود لە چ جۆرە پاڵەوانێتیەک بەشداریتان کردو لە دەرەوەی کوردستان و پلێچیتان بەدەستێناوە؟ وەڵێ ئێمە خۆمان وەکو یانەی شەترەنجی خانزاد زۆر بەشداریمان کردووە لە پاڵەوانێتەکانی دەرەوە من وەکو شخصی خۆم لە بتوڵەی ئەندی عەربی لە ساڵی 2014 لە تونس بەشداریمان کرد لە ساڵی 2018 پلەی سێممان هێنا لەسەر ئاستی کچان لە وڵاتانی بتوڵی ئەندی عەربیان پێدەوتی کچان من لە وڵاتی پۆڵەندا بەشداریم کردووە لە وڵاتی جۆرجیا ئەو مناڵانەمان بردو بەشداریمان کردووە و هەمان بووە لە بتوڵی عەربیان هێناوە لەسەر ئاستی کچان و لە ئاستی کوڕانیش مەسەلەن هەر لە تونس لە ساڵی 2018 ئاسی زۆر باش ینی زۆر ئەنجامی باش هاتووە مەسەلەن لە وڵاتانی دەرەوەش بەڵام هیوادارین لە ئایندەدا ئاستی باشتر پێشەم بدەین و ئەنجامی باشتر بەدەست بێنین. مامۆستا کاردۆ ئاکۆ زۆر سپاس بۆ تۆ لەگەڵمان بووی دووبارە پیرۆزبای لە تەواوی ئارەزومەندان و یاریزانانی شەترەنج دەکەن کە لەم ساڵانەی دوای گرنگێکی زۆری پێدراوە کە دوایینیان ئەوەی بەلای منەوە سەرنجڕاکێش بوو درامای کوین بوو پێم وایە هەموو یاریزانانی شەترەنج ئەم درامایان بینی بێت کە دەنگدانەوەیکی زۆری بە دوای خۆی هێنا. سپاس بۆ تۆ کە لە بەیانی 24 میوانی ئێمە بووی. زۆر سپاس بۆ ئێوەش کاتش خۆش.